سلام عليكم چۆنێ باشێ سلامەتن لە چوارچێوەی هەڵمەتی بەهاناوەچوونی کارەساتبارانی بوومەلەرزە لە تورکیا و سووریا تیمی دەستگای خێرخوازی بەخشین لە هەردوو شاری ئەفرین و جندرێس لە خۆراوای کوردستان هاوکاری مادی بەسەر 100 خێزانی خۆراوا دابەش کرد هەر خێزانێکیش بڕی $100 پێدرا. ئەمەش دوای ئەوە دێت تیمی بەخشین ڕۆژێک پێشتر لە ناوچەی کارەساتبارەکانی خۆراوای کوردستان دووژەم خواردن و سەپەتەی خۆراکی بۆ سەدان خێزانی کوردی زیان لێکەوتووی بوومەلەرزەکە لە سووریا دابین کرد. و ئالیکاری یعنی مادی دەبێ یالی پەرادا دەبێ یالی چادردا دەبێ یالی خواردندا دەبێ هەر شێوەیەکی ملەت حاجەتەوەی ئالیکاری هەیە. حاڵێوە چۆنە لێرە حاڵێ me va derê زۆربەی ملەت ماڵی wan xirab bûn هەندێری چادرا داڕووی دنن هیچی دەرنەچوو هەموو تێچوو tam وەک va bînayena teb rûxan her tiştê wan de êçi dama hinek ji wana canê xwe dezdan hinek wan birîndar derketin çadir lazim in û alîkariyê wisa rojane lazim in av lazim e xwarê lazim e tabî lazim e bana مەطبەختان هەیە ئەو لێرە مەطبەخ تەباخ شتان هەن طبخ هەیە يعني روجي جارك تي خارن ولا تعبانان ولا عم ترسي امرن عم ترسي رمرن عم جيش ترسي كاتن خور مولد ما جي هادمين جي داربين عم لورتهم انا بحاسبين عم لورتهم انا الدنيا جي شالقي الدنيا جي شالقي في قد كنا نقوم بقرم ابقوك داف قاسو كاتم عارضي ومولد ما جي خرابين وجيوتن خور عم قد بن شودري دونا أري ولا هەردوو شاری ئەفرین و جندرێس لەگەڵ چەند ناوچەیەکی دیکەی خۆراوای کوردستان لە بوومەلەرزە بەهێزەکەی 6 مانگی ڕابردوو زۆنتری زیانیان بەرکەوتووە وەک لەم دیمانەدا دەردەکەوێت کە کامێرای پەیام تۆماری کردوون سەدان خان و باڵەخانە بەهۆی بوومەلەرزەکە و ڕووخاون و ئێستا خاوەنەکانیان تەنها لە چادرێکدا لە بەردەم خان و ڕووخاوەکانیان ژیانیان بەسەر دەبەن و ڕۆژانە لەگەڵ سەرما و برسێتی دەستە و یەخەن. لە نێوان ئەم وێرانەیەدا هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەتوانێت ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بێت هەناسەیەک بەبەر سەدان خێزان بکاتەوە و بۆ ساتێک لە چنگی سەرما و برسێتی ڕزگاریان بکات. ئێرە ڕۆژئاوای کوردستانە تا دوێنێ ئەم خەڵکە لێرە ژیانێکی سادە و ساکاری بەڕێ کرد بەڵام لە ماوەی کەمتر لە 2 خولەک تەواوی ئەوەی کە کۆیان کرد بوو کۆتایی پێهات و زۆربەیان کە سوکاریان گیانی لە دەستدا و هەندێکیشیان بریندارن. ئێستا لەم خێمە ژیان بەسەر دەبن بەڵام چی تەنها خێمەیەکە و ئەوانی داپۆشیوە بەڵام کاتێک کاچی ماڵەکانیان تەنها 2 دۆشک و 2 بەتانی هیچی ترشک نابن ئەگەر ڕۆژێک ژەمە خۆراکیان بۆ ئامادە نەکرێت بەڕاستی ژیانیان لەوە قورسرە بێ کە هەیە بۆیە دەستگای خێرخوازی بەخشین ئەمانەت و هاوکارەکانی ئێوە گەیاندە ئێرە هەم خواردنی بۆ ئامادەکردن هەم ماڵی هاوکاری مادی بەسەر دابەش کرد.